ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بۆ هیواین ئەم ڕۆژ دەستپێکی ڕۆژێکی نوێ و پڕئومێد و سوود بەخش بێ لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 سەرتا شەمانەیە لێرەوە یەکەم پیرۆزبایی خۆمان لە هەموو مناڵانی کوردستان لە هەموو شوێنێکی دنیا بکەین و هەموو مناڵانی جیهانیش ئینشاءالله ئەم ساڵی دابێتەوە دوور لە هەموو پەتاو نەخۆشی و لە هەموو بارگرانیەک ژیانیان بەڕێکەن. سڵاو سۆڤان. سڵاو هاژەگیان. سڵاو بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 کاتژمێر حوتی سەر لە بەیانیە بە کاتی هەولێر ئێمە ستافی پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 هەموو ڕۆژەیەم کاتژمێرە دەبینە میوانی ماڵەکانتان و ئێوەن کا بیسەر و بینەری ئێمەش هەموو ئەو بابەتانەی کە بۆتانمان ئامادە کردو هەوڵی ئەوە ئەدەین بۆ جوانترکردنی ژیانی ئێوە بێت و زیاترین زانیاریتان پێبەخشین چ لە ناو کوردستان و چ لە دەرەوەی کوردستان. بەڵێ سۆڤانۆ کۆزانین کە دووبارە قەدەغی هاتوو چۆ ڕاگەێنرایەوە بۆ ماوەی 6 ڕۆژ بێگومان هەر ڕێکارێک بگیرێتە بەر لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەموو تاکێک خودپارێزی خۆی دەست پێ بکات. جا ئەگەر کەرەنتین بکرێ ماوەی 6 ڕۆژ بێ 24 کاتژمێر بێ هەر کاتێکیان بێ ئەوە گەڕێتەوە سەر تەنها خودپارێزی هەر تاکێک بۆ خۆی کە پێویستێکا لە خۆیەوە دەست پێ بکات و خۆی پارێزگاری لە خۆ کار لە ڤایرۆسەکە. بەجددی وایە هاژە چونکە ئێستا کە دەبینین حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا زۆر ڕوو لە هەڵکشانە ئێمەش لەبەر ئەوە دەبێت بە تەواوەتی هەموو ڕێنمایەکانی خۆپارێزی دەست پێ ئەوە بکەین کە بە شێوازێک دووبارە ئەمە هەر لە خۆپارێزییا بووین بەڵام دووبارە ڕێکارەکان تونتر بکرێنەوە بۆ ئەوەی کە ئەو حاڵەتە هەڵکشانە بەرەو داکشان بێت و ئینشاءڵڵا بە سەلامەتی ئەم دۆخەش تێبپەڕێنین. ئینشاءڵڵا بە دەستپێکی پرۆگرامەکە کورتەکان دەستپێکی. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت یەکێتی هاوبەشێکی گرنگ و سەرەکیە لە حکوومەتی هەرێمی کوردستان. بە بۆنەی 45مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی ئەو حیزبە کرد و لە پەیامەکەدا هاتووە. پیرۆزبایی لە سەرکردایەتی و سەرجەم ئەندامان و لایەنگرانی یەکێتی دەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەشێکی دیکەی پەیامەکەدا ڕایگەاندووە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەشێکی گرنگ و سەرەکیە لە حکوومەت و ئومێدەوارم بە یەکەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و تەواوی لایەنە سیاسی و پێکاتەکانی هەرێمی کوردستان هەماهەنگ و هاوکار بین بۆ داکەوکیکردن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و تێپەڕاندنی ئەم دۆخە. قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕاگەیەندرا. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە لە پێناو سەلامەتی هاوڵاتیان و ئاسایشی تەندروستی بڕیاردرا بە درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ لە نێوان هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. بەپێی بڕیارەکە قەدەغەی هاتوچۆ ئەمڕۆ کاتژمێر 6 ئێوارە دەست پێ دەکات تا ڕۆژی 6 2020 بەردەوام دەبێت. هاوکات هاتوچۆ پیادە و ئۆتۆمبیل لە ناو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ڕادەگیرێت. هەروەها دەوامی هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەگیرێت و ئەو شوێنانەی پێشتر ڕێگا باکردنەوەیان درابوو دووبارە دادەخرێنەوە جگا لە دەرمانخانە ئێشکگر و نانەوەخانەکان. سەد و 4 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا لە ئەنجامی پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراواندا 102 کەسی دیکە لە سنووری پارێزگای سلێمانی تووشی کۆڕۆنا بوون کە ئافرەت، پیاو، منداڵ و گەنجن. ئاماژەی بەوەش کرد 6 توش بوو بارکەوتنیان لەگەڵ توشبووانی پێشودا هەبووە. وەزارەتی تەندروستی ڕایشیگەاند 2 کەسی دیکە لە پارێزگای دهۆک تووشی کۆڕۆنا بوون. و پارێزگاری سلێمانی ڕایدەگەێنێت هۆکاری زیادبوونی ژمارەی توشبووان بە پابەندەبوونی هاوڵاتیانە بە ڕێنمایەکان. هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی با کوردستان 24 ڕاگەاند هۆکاری زیادبوونی ژمارەی توشبووانی ڤایرۆسی کۆڕۆنا بەهۆی پابەندنەبوونی هاوڵاتیانە بە ڕێکار و ڕێنمایەکانی خۆپاراستن لەو پەتایە. ڕایشی گەیاند ڕەوشی ئێستای سلێمانی مەترسیدارە بەڵام با ڕێکارەکانی خۆپارێزی و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هاوڵاتیان دەتوانین ئەم دۆخە تێپەڕێنین. پارێزگاری سلێمانی جەختیش دەکاتەوە هۆکاری دۆخی ئێستا ئەو خەڵک و کەناڵانن کە خەڵکیان لە خۆپاراستن لە کۆڕۆنا سارد دەکردەوە.
ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری قەدەغەی هاتوچۆ و توندکردنی ڕێکارەکان لە بەغدا و چەند پارێزگارێکی عێراق تاوتێ دەکات. ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کازمی فەرماندەی هێزە چەکدارەکان لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی کۆبووە و بڕیاری قەدەغەی هاتوچۆ و توندکردنی ڕێکارەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە بەغدا و چەند پارێزگایەکی دیکەی عێراق تاوتێکران. ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕاشیگەاند بەم زوانە بڕیاری پێویست لەبارەی درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ دەدەن. هاوکات لا 24 کاتژمێردا 260 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون. کورتێک لە هەوڵەکانتان پێشکەشکرا و دەچینە ناو ناوەڕۆکی ڕۆژباشی کوردستان. بەڵێ سەرەتاش بە هەواڵێکی خۆش دەست پێکەین کە حکوومەتی یاریمی کوردستان گرێبەست بۆ بەرهەمهێنانی 1540 مێگاوات کارەبا دەکات. کەمال محەممەد ساڵح وەزیری کارەبای حکوومەتی یاریمی کوردستان ڕایگەیاند 300 مێگاوات کارەبا لە 4 شوێنی کوردستان بە ڕێگەی ئاو بەرهەم دەهێنرێت و لەگەڵ کۆمپانیایەکی ئوسترالی گرێبەست واژۆکراوە کە 50 مێگاوات بۆ گەرمیان، 50 مێگاوات بۆ ڕاپەڕین، 100 مێگاوات بۆ سۆران و 100 مێگاوات بۆ زاخۆ دابین دەکرێت. هەروەها وەزیری کارەبا ڕاشیگەیان لە تەمەنی ئەم کابینێدا گرێبەستی نوێ بۆ بەرهەمهێنانی 1540 مێگاواتی دیکە کراوە. چهار جهة برێکە ئاوێ 5 مێگاوات بۆ گەرمیان، 5 مێگاوات بۆ ڕاپەڕین، 100 مێگاوات بۆ سۆران، 100 مێگاوات بۆ زاخۆ گرێبەستمە ئیمزاکردنە ئەلگەل کۆمپانیەکە ئوسترالی و الوانی زیکا یعنی هەکێش بەرێ قەیرانە کۆرۆنا نەبە کۆمپانیا دەست بکات بەس ئومێدن و نزیکترین وەخت ئەوە بێن کاری خۆ بکەن. هەر وسا محەتایەکی 37 مێگاوات دێراولوک ئاوێ ڕێژەیەکە باشێ چوینە پێش ئەم شێن بژن زێدەی 700 نوکە ئەوژی تێتە کارینان شولێ تێتە دەکردن. هەر وسا دانانە سێ محەتاتی دیترێ یەت وزا خۆر ئان بژنێ تاقە شەمسیە سولەر پاوەر پلانت ئەوە ژی ڕازیبوونا ئەنجومەنیە سەرهاتێکردن یەت قویناغا تەندەرینگدا کو سێ محەتاتێت 25 یعنی 75 مێگاواتە تیشکا ڕۆژێژی بێتە بەرهەمێنە. بەڵێ وەک هەموو ڕۆژەیەک ئێمە لە ڕێی پەیامنێرانمانەوە کە لە شار و شارچکەکانی کوردستانن ڕەوشی شارەکانی کوردستانتان بۆ دەخەینە ڕوو و ئێستا لە سلێمانیەوە دالیا کەمالمان لەگەڵە. دالیا ڕۆژت باش و هیوادارین کە تەندروست و سەلامەت بی و پێمان بڵێ ئەمڕۆ لەکوێی سلێمانیت و کەمێک باسی وەرزشی بەیانیانمان بۆ بکەیت لە سلێمانی لەکوێ خەڵک وەرزش دەکات لە باخچەکان یاخود لە پارکەکان باسمان بۆ بکەی بەگشتی لە سلێمانی ڕەوشەکە چۆنە. سڵاو و سۆڤان بەیانی تۆ و هاژش باش دیارە من لە پارکی ئازادیم کە پارکی ئازادی بۆ ناسراوە بەیانیانی زوو هاوڵاتیانی شاری سلێمانیەنە ئێرە بۆی کە وەرزشی خۆیان بکەن. ئەو هاوڵاتیانی کە ئێرە یەنە ئێرە زیاتر لە کاتژمێر 5ەوەیەن بەیانێکی زۆر زوو لە هەمان کاتا جیاوازی نییە هەم پیاوانیان هەم ژنانیان کە وەرزشی خۆیان دەکەن. ئەمەش بۆ ناسراوە کە شاری سلێمانی زیاتر جموجۆڵی تیا لە خانمان و لە پیاوان کە جیاوازیەکی زۆر نابیندێت لەسەر ئەو جوڵانەی کە هەیەە لە وەرزشکردن تەنانەت لە هۆڵەکانی لەش جوانی دەبینی زیاتر پێکەوە کە وەرزشەکانیان ئەنجامەکەن. ئەمەش بە جیاوازیەک تا ڕادێک دەبیندرێت. ئەوەی لە پشت منەوەی کۆمەڵێ خانمان کە ڕۆژانە یەنە ئێرە وەرزشی خۆیانەکەن منەوە پچمە لای ئەمزام چ جۆرە وەرزشێکەکەن. ئەم کاتتان باش ئەگەر بێنە ئێرە ئێوە ئەمڕۆ هاتوونەتە پارکی ئازادی وەرزشەکان گەریکێکتان بێتە نزیکتر قسەمان بۆ بکات. ئەم کاتۆ باش خاتون لە کاتژمێر چەنەوەیتە پارکی ئازادی وەرزشی خۆتەکەی من بۆ ئێرە ساعت 5 بۆ ئێرە کە لێرە ئەنجامی زیاتر چ جۆرە زۆری هەر ڕۆشتنەکەم ڕاکردن ناکەم چکە ناتوانم بە 3 دەورەکەم تقریبا نکاتە 7 کیلۆمەتر. زۆر باشە.
لەگەڵەوەی کە تۆ تەنها پیادە ئەکەی کە لێرە تا چەنە خانمی ترە بینی لێرە وەرزشەکەن و ئەو ئامێرانەی تا دیاری کرا بۆ وەرزشکردن چەند جۆرە ئامێر لێرە ئابیندرێ ئەو وەرزشانە ئێوە ئەنجامەیەن یاخود خانمانە بینی و جۆرە وەرزشانە ئەنجام بدەن؟ ئەم بینم پیاوە بینم خانمانە بینم وەرزشەکانەکە نەچنەوە جیهازانەکەم بەس من خۆم شخصیەن و جیهازانە بەکار ناهێنم من خۆم پێشترە چوون بۆ جم قاع بڵین بەڵام بەهۆی مۆزەوەنی قاع شتەکان داخرا تقریبان لە کاتی کەرەنتینەکە وەرچەنە ڕێگەی پێدراویش نەبوو بەس ناو بەناو هەر هاتووم چکە خۆشمان ماڵمان نزیکە لێرەوە زیاترەوە یارمەتی دەربووە. جگەلەوەی کە خۆت لێرە پیاداگە ئاماژت بۆیە کە پێشتە تۆ لە هۆڵە لە ژوانەکان وەرزشە کردووە جیاوازی چۆنە بینی لە نێوان ئێرە کە تەنها پیاداکەی یان ڕاکەیت لە هۆڵەکانی لە ژوانی چەند ئامێرێکی تری هەیە جیاوازترە هەستەکەی کامیان ئیسپادەی زیاتر هەیە؟ من زیاتری سفادەم لێرە کردوی ڕاستیە بۆ ڕۆشتنەکە چکە من خۆم لە ماڵی شەوە ترێت مێڵەکەم هەیە بەکاری ناهێنم باشەکانی شەوەڵین بەس لێرە ڕۆشتنەکە زیاتر نیە لە سروشتا و لە ناو باخشتەکەیە ینی هینێکی تری هەیە کاتەکە و زیاتر لێ ڕاوەک و هینەکان نیقاعەکان هەرچەنە قاعەکان تاوان هیچ تایبەتمەندی خۆی هەیە چکە هەنێگەچن بۆ ماسلکە دروستکردن شتیوە بەس من خۆم شخصیان ئەوانە بەکار نایەنم کاشچون بۆ قاع بەلامەوە باشە چکە ئایرۆبیک مەکردەوەی ڕاستی بێ ساعتێک سەتۆکو خانمێک کاتویتە ئێرە ئەگەر بە کورتی پێمان بڵێیت بۆ نمونە بە پەیامە چێ بۆ خانمەکانی ترکەوانیش بتوان بێنە ئێرە بزانن کامە کەشێکە هەم بۆ پیاوان گونجاوە هەم بۆ خانمانیش گونجاوە بۆ هەمووی گونجاوە منی جیاوازیەک نبینم و زۆر باشی شەو تەنها ڕاحات ناگەر خۆی ڕابێنێ لەسەر ئەوەی کاتێکی دیاریکرا بۆ خۆی دانی بێ بۆ ئێرە ئیتر فێرێ بێ لەسەرەوە من خۆم بیدایەت بەلای خۆمەوە زۆر زەحمەت بوو کە بەیانیان زوو هەستم مەسەن جاری واگە بەیانیانیش بە منەکرێ وارەکەیم کاتی فیانێکی هەر سەعات 5 ئەمە دەرەوە ئەیکەم ئێتر هەموو شتێ ڕاحاتنە اینجا هەست بە مرتاحیژەکەی کە تۆ وەرزشاکەی بەڵام تۆ لە ماڵۆ دانیشی هەردانیشیەوە بۆ سەحەتیشە باشی بن زۆر سپاس کە لەگەڵمان ئەبوون بەڵێ سۆڤان بە کورتی جگە لەم بابەتێکە هەیە ئەمڕۆ یەکی شەشە ڕۆژی گیانی مناڵانە منەمە ئاماژە بە چەند شتێ بکەم کە دوێنێ چوینێتە ناو بازار بەشێکی زۆر ئەو مناڵانەی کە کارەکەن لە ناو بازاری شاری سلەیمانی تەمەنیان لە 5 ساڵ کەمتریشی تایە هۆیچیان ناگاتە 18 ساڵ ئەمە لە کاتێکدایە کە کۆرۆنا هەیە مەترسی کۆرۆنا هەیە بەڵام هیچ پابندبوونێ بۆ مناڵانەوە نابیندرێەوە هیچ ڕێکارێک لەلایەن بەڕێبەرایەتیەکانەوە بۆ ئاسانکاری ژیانی ئەوان نابیندرێ و داواکاری ئەوانیش ئەوەیە کە باردۆخی ژیانی ئەوان زۆر قورسە و باری داراییان لاوازە ئەوە بۆتە هۆکارێکە مناڵەکانیان بێنە سەرجادا هەردوێنێ ماژنێکمان دوان کە حەو مناڵیەنا بووە دەروانەی کاری پێکردن هیچیان نایگەیشتە 10 ساڵ لە هەمان کاتا کاماندوان بۆچی مناڵەکانیانی تە دەرۆکاریان پێەکەی و تەمەنیان زۆر مناڵە ئاماژەی بەوەیە کە ئەوان باری دیارەیان زۆر لاوازە دالیا بێگومان قەدەغی هاتوچۆ دەستی پێ کردەوە پێم وابێت تۆش لەگەڵ وەرزش بینێکی باشە هەیە بەڵام بۆ ماوەی ئەم 6 ڕۆژە کارێ بکە بۆی جانە بڕێ بۆ هیواین ئیشەڵا هەمیشە تەندروست باش بی و زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ دالیا کە لە سلێمانی لەگەڵمانە بوو بێگومان ئێمەش تەوەری ئەمڕۆمان سەبارەت بەوەیە کە باس لە ڕۆژی جیهانی منداڵان و کێشە و گرفتەکانی ئەم توێژە ئەکەین کە میوانداری تەیب عەبدولعەزیزمان کردووە کە بەڕێوەبەری چاودێری ژنان و منداڵانە لا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی داوای لێکەین کە بفەرمێت بۆ ناو بفەرمووی تێرە کاک تەیب ڕۆژ باش باشی تەندروستی چۆنە هەر باش بیت کاکتەیب ئێمە ڕووی پرسیارەکانمان ئاڕاستاکەینە جەنابەت بەڵام سەرەتا ئەچین پاکێجێک ئەبینین دواتر ئەگەڕێنەوە جەنابەت و پرسیارەکانمان ئاڕاستێک بەڕێوەبەرایەتی گشتی کار و چاودێری کۆمەڵایەتی سەرقاڵی پرۆژەیەکە تاکو بتوانرێت زەمینێکی باشتر بۆ ژیانی مناڵان لە کوردستان بڕەخسێنێ ئەمە لە کاتێکدایە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان مناڵان بەبێ ڕەچاوکردنی مافەکانیان بە شێوەیەکی بەرچاو لە بازاڕەکان کاریان پێدەکرێت ئالان و خەدیجە خوشکوبرای دوانن و بچووکترین کاسبکاری ناو بازاڕن فرۆشیاری بنێشتن ڕۆژانە لەگەڵ دایکی و 4 براکەی تریان کە تەمەنی هیچیان ناگاتە 10 ساڵ دێنە بازار بۆ پەیداکردنی بژێوی تەنها 1 ڕۆژیان بەخوا هەتا ڕوو چەند باگەم حەقی فندەکە
عقی فندق دەرەکەن 20,000 15,000 پێیاکە پێنج خواردن 15 فندق ئەرێ وەڵڵا خوا پێشادە ئەوە من لەوە دوو مانگەم لێرە دانیشتیمە ئەوە ژیانی منە چی بکەم چ بڵێم پرسیار لە ئێوە بکەم تۆ تەمەنت چەنە؟ بە دواندنی مناڵانی ئیشکە لەلایەن توێژەرێکەوە بۆمان دەردەکەوێت کە ئەم منداڵانە ئیشکردن بە وەرگرتنی جۆرێک لە مافەکانیان دەزانن. گەر سێری وەڵامەکان بکەی هیچی لێ نازانن ئەمە ئەگەڕێتە بۆ سیستەمی پەروەردە ئایا ئەم قوتابی ئەم مناڵانە چونەتە قوتابخانە خوێندویانە و لە هەمان کاتە دایک و باوکەکە چەند هۆشیاری هەیە لەگەڵ ئەوەی کە ئەم مناڵانە کار بکەنیان کار نەکەن هەمویان و پێیان وایە ئیتر هاتوونەتە سەر شقام و ئاوێک ئەفرۆشن ئەمە بژێوی ڕاستە ژیانی ئەوان دابینەکات بەڵام ئەمە لە ڕووی پەروەردەیی لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی تەندروستی هیچ شێوازێکی تەندروستیتیان سەردانی یەکێ لە ناوەندا ڕۆشنبیریەکان دەکەین کە لە ڕێگای بڵاوکراوەی تایبەت بە منداڵان کار بۆ هۆشیارکردنەوەی خێزانەکان دەکا لەسەر مافی منداڵان. سەرەتای ئەم گۆڤارە ئێمە بایەخمان زۆر بە مافەکانی منداڵ داوە کە هەم منداڵ خۆی ئاشنا بکەین بە مافەکانی و هەم لەم ڕێگەیەوە لەبەرەوەی گۆڤارەکە لە 6 ساڵ بۆ 12 ساڵە یعنی تەمەنی بەکارهێنانەکەی دایک و باوکەکان بەردەستیان بکەوێت تۆزێ ژیر و وریابن بەرامبەر بە مافەکانی منداڵ. ئەگەرچی هۆشیارکردنەوەی کۆمەڵگا و دابینکردنی ژیانێکی شایستا بۆ ئەو منداڵانەی کە باری دارایی خێزانەکانیان لاوازە بەشێکی دەکەوێتە ئەستۆی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان لەو چوارچەوەیەشدا بەڕێوەبەراتی گشتی کار و چاودێری کۆمەڵایەتی خەریکی پرۆژەیەکە تاوکو بتواندرێ زەمینەیەکی باشتر بۆ ژیانی منداڵان لە کوردستان دابین بکات. ڕەشنووسێک هەیە کە گەشتۆتە قۆناغی کۆتایی من خۆم 2-3 جار بەشداریم لە با بڵێن داڕشنەوەی ڕەشنووسەکە کردووە لە وەزارەتی کارەوە چێتە ئەنجومەنی وەزیران و چێتە پەرلەمان بە دەرچوونی ئەو یاسایە ئەتوانین بڵێن لە کوردستان ئێمە چینە قۆناغێکی باشتر بۆ پاراستنی مافی مناڵ لە هەموو ڕووەکانەوە منداڵ پاراستنی لە بازار لە خوێندنگە لە کۆڵان مافە جۆرا و جۆرەکانی لە میدیا و سۆشیال میدیا. دوای زیاتر لە 8 کاتژمێر کارکردنیان ئەوەی تەنها بۆیان دەمێنێتەوە لاسیکی پارەکانیانە بەبێ ئەوەی مایەی کارەکانیان بۆ خۆیان بێت. دالیا کەمال، کوردستان 24 سلەیمانی. بەڵێ هەروەک دەزانین ڕێکخراوی گشتینەتەوە یەکگرتووەکان بە گشتی ئەم ڕۆژەی کە دیاری کرد هەرچەند لە هەر وڵاتێک و ڕۆژێک دیاریکراوە مەژنی هەموو وڵاتەکان لە یەک ڕۆژا بێت و بۆ ئەوەیە کە مافی منداڵان لە ڕۆی هەموو شتێکەوە لە ڕۆی تەندروستیەکی باشەوە لە ڕۆی ئەمن و ئەمانەوە لە ڕۆی ئابوووریەوە لە ڕۆی هەموو شتێکەوە ئەبێت تەندروستی ئەو منداڵانە پارێزرا بێت ژیانی ئەو منداڵانە پارێزرا بێت. ئێوە وەکو خودی ئێوە پەیام و پرۆژەتان لەم ڕۆژە بۆ منداڵان چییە؟ سەرەتا ئەم یادە پیرۆزە لە هەم منداڵانی کوردستان بە تایبەتی منداڵانەی چاکساز ژنانە منداڵانی هەولێر زیاتر ژە من قسە لەسەر بکەم ئەو منداڵانەی چاکسازیەکەی خۆمانە بەڕاستی ئەماش هەڵبەتە بە دەرینە لە ڕێنمایەکانی تەندروستی ئەم ساڵ نەمانتوانی وەکو پێویست ئەم یادە بۆ ئەم منداڵانی بەڕێوەبەرێتەکەمان بکەینەوە بەڵام ساڵانی پێشتر ئەوەی لە توانانماندا بوو لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی کۆمەڵە ڕێکخراوەکی خۆماڵی بیانی بەردەوام هاوکاریانین لە ڕێگەی بە شێوازی جیاواز. باشە کاکتایب ئێمە بینین لەسەر شەقامەکان لە زۆربەی شوێنەکان لە هەموو شار و شارژگەکان ێستا گرتوێتیەوە کە تا ڕادەیەک بۆتە لە حاڵەتەوە بۆتە دیاردە کە ئەم هەموو مناڵە بینین بێ ڕەچاوکردنی مافەکانیان لەلایەن خانەوادەکانیەوە ناچار کراون کە کار بکەن یاخود بە پێشێلکردنی زۆربەی مافەکانیان. ئایا پێمان بڵێ کێشەی مناڵان بە بەراورد بە ساڵانی پێشوو بە تایبەت کە ئەو دیاردانە بینرێ چۆنە زیادی کردووە؟ ئەو ڕێژەیە هەتا ئێستا ئەمە دەقیلایمەیە با بڵێن ئەمە نمونە هەندێک ئەو منداڵانە هەیە وەکو دوشتی جیاوازە با جودایکەینەوە چونکە هەندێک وەکو تاوانبار تەماشاکرێ ئەوەی کە سەرشەقامە زۆر جاران لە ڕێگەی حکوومەتەوە وەکو تاوانبار دێجینە ڕۆژەکە 2 ڕۆژە پاشان ئازادەکرێتەوە بەس ئەوەی کە تاوانباری بەڕاستی کە سوکارەکەتی داوکو باوکتی ناکرێ بەو شێوەیە منداڵێکی 8 ساڵی 10 ساڵی بینتە سەر ترافلایتەکان بە شێوەیەکی ناشرین
سوال بکە زۆر جاران ئەم منداڵانە وەکو فێربوونێک وایان لە هاتووە نەخۆشی زۆرجار لە ناو کە دێنە لای مەش بە شێوەیەک تعامل لەگەڵ دەکەن هەر کەسێک کە گەورە بی دێت دەڵێ دەستی خۆی پانەکاتەوە بۆی ئەنی وا فێرکراوە ڕاستە زۆر جار بە باوەشیانەوە یعنی هەر لە سەرەتا لەدایکبوونیەوە و کۆی تەدریبی پێبات بەردەوام لەگەڵ یانە و ڕاهێنانیان پێکەن ئەوانەی کە بڵێن تەمەنێکیان باڵێن 8 ساڵە 9 ساڵە ئەوانە کەسێک دێ منەزەمەت گەشتەوە بە شێوازی مدە دیمانێکی ناشرینە حتمەن تاوانباری ڕئیسی داوک باوکێتیم پێویستە ئەو داوک باوکە ئیزراعاتی تون لەگەڵ بکرێ ناکرێ منداڵەکی وە بەری بێتاوان وا پیشام دەلا لە ناو منەزەمات لە ناو ڕێکخراوەکان بە شێوەیەک تەعامل بکە بەس لە پێناو لە پێناو دەستپانکردنەوەیەک کاتە بەو پێ بێ کێشەکانی مناڵان زیایی کردو یا خۆتکەن کێشەی مناڵەکان زیادی نەکردو بەڵام گۆشتکردنی منداڵەکان بۆ شوەیە کە هەر چاوەکاتەوە وازانە ئەمە ژیانێکی ئاساییە لەسەر شەقامەکان لە باوشی دایک و باوکیا بێت بە هەر حاڵ ئێمە پرسیاری زۆرترمان هەیە بەڵام دەگەڕین وڵات بەڵام دەچینە لای پەیامنێرانمان کە هەردوو پەیامنێرمان ماهر شنگالی و هەروەها هێرو مەولودیمان لەگەڵا دەچینە لای هێرۆ لە هەولێرەوە لەگەڵمانە ڕۆژ باش هێرۆ و پێمان بڵێیت لەکوێیت لە هەولێر و ڕۆژی ئەو شوێنەمان بۆ باس بکەیت کە تۆتیایت چی دەگوزارێت؟ بەیانیتان باش هەڵبەتە ئاماژە بەوە بکەین کە ئەمڕۆ یەکی شەشە با لە بۆنەکانەوە دەست پێ بکەم سۆڤان یەکەم ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە کە ساڵانە لە ڕۆژی یەکی شەشدا گرنگترین بابەتەکان و چالاکیەکان بۆ باسکردن لە مافەکانی منداڵ هەروەها ڕێزگرتن لە منداڵان کۆمەڵە چالاکی ساڵانە بەڕێوە دەچوو بەڵام لەگە بارودۆخەکەدا کە ئەمساڵ کۆرۆناوای کرۆ زۆربەی چالاکیەکان وەستاو بۆیە چالاکیش ئەنجام نادرێ و منداڵە چاوگەشەکان بێگومان هەل لە ماڵەوە دەتوانێت کە ئەم یادە لەگە بنەماڵەکانیان بەرز ڕابگرن بۆنەیەکی دیکە ئەمڕۆیەکی شەژ یادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانش بەڕێز مەسرور بارزانی لە پەیامێکدا پیرۆزبایی ئاراستەی ئەم حیزبە کردووە و داخوازی ئەوە دەکات لەگەڵ لایەنەکانی دیکەی کوردستان هاوسەنگ بن و کار بکەن هەمویان بۆی کە مافەڕەوەکانی گەلی کورد لە هەرێمی کوردستان و لە جیهانیشدا دابین بکەن هەر بە بۆنەی ئەم یادەشەوە بێگومان ساڵانە حیزبەش ساڵێکی ڕادەگەیاند و خەڵک سەردانی دەکرد بۆ پیرۆزبایی بەڵام دیستان بە بۆنەی کۆڕۆناوە هیچ کەسێک سەردانی ئەم حیزبە ناکات و تەنها لە ڕێگەی سۆشیال مدیا لە ڕێگەی تەلەفۆن و لە بابەتەکانی دیکە توان پیرۆزبایەکانی خۆیان ڕابگەن سۆبان بابەتێکی دیکە کە زۆر گرینگە بە تایبەتی لەمڕۆدا کاتژمێر 12 شەوی ڕابردوو لەلایەن وەزارەتی ناوخۆوە بڕیار دەکرا بە قەدەغەکردنی هاتوچۆی سەرتاسەری لە هەرێمی کوردستان بە تایبەت کە دوێنێ شەو لە پارێزگای سلێمانی تەنها لە پارێزگای سلێمانی 102 حاڵەتی کۆڕۆنا تۆمار کراوە بۆیە بڕیاریاندا بە قەدەغەکردنی هاتوچۆی سەرتاسەری لە ناو پارێزگاکان و لە دەرەوەی پارێزگاکان لە نێوان پارێزگاکانیش کە ئەم قەدەغەی هاتوچۆیە کاتژمێر 6 ئێوارەی ئەمڕۆیەکی شەش دەست پێ دەکات و تا کاتژمێر 12 شەوی ڕۆژی 6 بەردەوام دەبێت لە بەیاننامەکەەوە لە بڕیارەکانە کە دەرچووە باسی ئەوە دەکەن کە دەوام لە سەرجەم فەرمانگاکان ڕادەگیرێ هەموو ئەو شوێنانەی بە تایبەتی کە پێداویستی کەلوپەلی بۆ هاوڵاتیان دابین دەکرێت و سوپەرمارکێتەکان مۆڵەکان شوێنەکان بەگشتی قەدەغە دەکرێت قەدەغەکە بە شێوازێک دەبێت کە هەم ئۆتۆمبیل دەگرێت و هەم پیادە دەگرێتەوە تەنها نانەواخانەکان و هەروەها دەرمانخانە ئێشکگرەکان بە تایبەتی نانەکانیشکە کراوە دەبن بەڵام نانەکان بە شێوازی دەلیوەری دەگەێنن بە هاوڵاتیان و مەترسی بڵاوبوونەوەی کۆڕۆنا بەڕادەیەکە کە وەزیری تەندروستیش کوتوێتی کە دەبێت ئەوەندە ئاگاداربین ئەگینا دەبێت هۆتێلەکان و شوێنەکانی دیکە تەرخان بکەین بۆ نەخۆشەکان یادارینکە هاوڵاتیان ڕسای ڕێنمایەکان بکەن و ڕسای ئەو بابەتانە بکەن کە لەلایەن وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بۆیان دەرکرا. بەڵێ زۆر سپاس دەکەین هێرۆکە لەگەڵمان بووی. سپاس هێرۆ ئێستا چینە لای پەیامنێرمان ماهیر شنگالی ماهیر پێمان بڵێ لەو دەڤەرە چی ئەگوزارێت بەهۆی بۆ زیاتر ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی گیانی مناڵانە ئایا هیچ چالاکیەک بەڕێواچێت؟ ڕۆژ باش دەموچەق بە بخێر و خەشی بن ئاسنها لە کۆمەلگەها شاریامە
لە پشمێن دیار دەکا زارۆکێن بێسەمیان بێگومان ماڵاجڤین یا بێسەمیانان هەرژی دەست پێکاک و خەلکی شنگال ئاوەرە بووی ئەف ماڵهاتیە دروستکردن و زارۆکێن بێدایک و باب یان بێ باب بێدایک و باب هەردۆژی خۆدان دەکا تاکو گوێ ڕەوشە نەخۆش دەرکەون هاتنا داعش دەربا هەرەمەزن زارۆکن شنگالێ کات دەشبەر و یعنی دوی دەمێدا 1990 کەچکردنە دەستێن داعش دەژی یعنی شمارەکە گەلێک ئامازن زارۆکردنە دەستێن داعشدا شمارەکە زارۆک حتانها بەترژێ 220 زارۆکات ناوە دەستێن داعشدا ماینە ئیرۆ ڕۆژە زارۆکانەژی لێگەلێک زارۆک بێهێوی ئۆمێد نشبەرک و دایک و باویوان حتانها چارە نویسەوە نەدیانە خوازم دەربارەی پێیەکی من میێوانێک هەیە مامۆستا زەعیم سەرپرشتی مامۆستای وێ ماڵێ ئەەکەم بەحساویەکێ بکەن مامۆستا گەلو ئەف زارۆک وەچەوە هەنکاری وان خۆدان بکەن جارە ئەولیش کو دەست پێگرکوون وێ ماڵێدا دروست بکەن بەێ دەستێکی بخێرانەوەتکەن وەکو ستافێ کەناڵێ کورسامی سوچار بڕاستی مالا جیڤینیا خێرخوازیە بێسەمیانان یا کوتێتە پاڵ پشتیکردن ئشلای خێرخوازی بەرنیاسی زیوە بەشی کوریا هزرا دانانەوی پرۆژەی بۆ جارایکل کۆمەڵگا دانان جارێ بووشی کۆمەلگا شارێ بۆ ئژبەرک و پشتی ڕدانی کارەساتا شنگاری سەری ملەتێ مێ ئێزی هاتی ژمارەیەکە زۆرە زارۆکێن ئێزدی مانە بێدەیک و با پانکومانە بێسەمیان و هەروەسا ژمارەکە زۆرە شوێنکەنەت دەستێ داعشدا ژبەر هەندێک کەساتی ناوداری ئێزدی بەشیر کوریا هەزر کرد و پرۆژێکی وەسە بێتە داناندا کو ئەو زارۆکین بێدەیک و باب ئەلویجی بێنە بە حەواندن ژمارەبان زارۆکات چایە ئەو زارۆکی کولباوە فێری چت بن بله ژمارە زارۆکیل بامە سیستەمی مێ وەکوماراژڤین ما دوو جۆرە سیستەمێنە یەکی زارۆکن هێنە بە حەواندن و درستی شەوە ڕۆژل vێرێ جەمەت مینن سیوێک زارۆکن و هەروەسا ژ دەرڤی مالاجمیژی ڕێژەیەکە دیە مەزن نێزیکی 140 زارۆکە هەنان بژنێ بەرنامە تەبلیبوون ئاکۆن دیماچ ئەو ژ هەروی پرۆژێمە بەدگریداینا لێ کو vێ دەرێت مینن سیوێک زارۆکن زارۆکە ئەف زارۆکە ڕۆژانە تێنۆکی دبێژن تێنە سەرپەریشتیکردن ئشلای کۆمەکە گەنجێنمێن کۆمەڵگەی و هەروەسا خەڵکی مێشنگاری هەمیژی دەرچێن زانکۆن هەمیژی خۆدان پسوورین تایبەتن ئەف زارۆکە فێری بەرنامەجی خواندنێت بێن فێری یۆگایەت بێن فێری بەرنامە زارۆکە بەدگریدای لاپتۆپان سەرپەرشتی بکەین هەر ناوە مالا ژەڤیندا ئەسخوازم کورتیژی ئەس یەک جوان زارۆکە وەرگرم چەند باشەی روتر وێ ماڵێدایی و پەیامەتە چییە؟ ڕاستی ئیرۆ ڕۆژە جیهانیا زارۆکەیە ئەم گەلێکی کێف خۆشنە ومەدوی هەردەم ساڵمە هەوسا کەیف و خۆشی بۆرن و ئەم vێ ڕۆژێت هەمی زارۆکە پیرۆز دکەن و هێویامە ئەوە هەمی زارۆک بکەین مرازە دنەوە چاردە کەمپێن ئاوارێن پارێزگەها دۆوەکی هەتی سەوێ ژوان زارۆکن یعنی لە 4 ساڵین دەرباز بووی 20,000 زارۆک نەڤەکان پادا بووینە vێ ڕۆژی ئەبزارۆکن پشمن هێویان ناوەکو بگەنە مرادە خۆ و دایک و بابێت خۆ و خوشکبران خۆێت مایەژی و بێنە ڕزگارکردن بەڵێ دەست خۆش ماهێر کە لەگەڵمان بووی و پیرۆزبایی لەو مناڵە چاوگەشانە بکە بە هیوای ئەوەی کە ئایندەیەکی زۆر باشیان هەبێ ئینشاءالله هەموو ئەو خەموو ناخۆشیانیان لە بیرچێتەوە کە بەسەریان هاتووە بەداخەوە ئێمە هەمیشە ئێمە گەورەکان لە بیریەکەین کە ئەوان لە دۆخێکی تایبەتا بن و بیریان نەهێنینەوە کە چیان بەسەر هاتووە بە بەراورد لەوە بتوانین کەشێکی خۆش و ئارامیان بۆ دروستکەین پێم وابێ کاکتەیب تۆش لەوەیە هاوڕای لەگەڵم کە ئەگەر هەر مناڵێک هەر کارەساتێکی بەسەر هاتبێ لە بری بە بیرهێنانەوەی یاخود لەو دۆخەیامانەوەی هێنانە دەروی و ڕێنمایکردنی یاخود ڕەخساندنی کەشێکی باشتر لەگەڵ وەشەکە حاژە باس لەواکات کە ئەم ڕۆژەهی ئەوەیە کە کەشێکی خۆشیان بۆ دروست بکەین بەڵام لە بیرشمان نەچێت کە ئەم ڕۆژە بۆەوەی کە بە دوواداچوون بۆ کێشەکانی منداڵان لە جیهاندا بکرێت ئیتر هەر کەسە و لە ئاستی خۆی لە شوێنی خۆی لە شوێنی بەرپرسایەتی خۆیەوە کە ئەوە دەگرێتە ئەستۆک و ڕێکخراوەکانی منداڵ پارێزان و یاخود ئەو ڕێکخراوانەی کە مافی منداڵان دەپارێزن وەکو هێڵی گەرم هێڵی 116 ئەو هێڵەیە کە تایبەتە بە کێشەی منداڵان ئایا ئەو هێڵە تا چەندێک توانیوێتی بە دوواداچوون بۆ کێشەکانی منداڵان بکات؟ ڕاستە من بەنسبەت هێڵی 106 من ناتوانم قسە لەسەر سوکەیت پەیوەندی لەگەڵ چاکسازیەکەمان دوورە ئەوە بەڕێوەبەرایەتی و شوێنی تایبەتی خۆیە کە وەڵامی ئەم پرسیارەداتەوە من زیاتر ئەوەی کە قسە لەسەر بکەم ئەو منداڵانی بەڕێوەبەرایەتی چاکساژنان منداڵانی هەولێرە
هیچ حاڵەتێکە بووە لە ڕێی هێڵی 116ەوە بگەێنرێتە ئێوە بۆ نمونە پەیوەندیان بەوانەوە کرد بێت و هێڵی گەرمی 116 پەیوەندی بێەوە کرد بێت بڵێت حاڵەتێکی وا هەیە دەبێت ببرێتە با بڵین ئەو شوێنەی کە چاودێری ژنان و کۆمەڵایەتیە منداڵی لە ڕێگەی مەوە ناکرێت و لە ڕێگەی شوێنی تایبەترەوە کرێت کە پەیوەندی پێوەکرێت پاشان ئەمە زیاتر ئەو منداڵانە کە لە لای منە منداڵی تاوانبار باز منداڵی تاوانبارن ئەمە بتوانین چۆن ئیسلاحی بکەین چۆن چاکسازی بکەین پاشان بیهێنەوە باری دەروونێکی زۆر باش کە ئەوەندەی لای منە. باشە کاکتەی من خۆم لە نزیکەوە زۆرێک لەو مناڵانەم بینیوە هاتوومەتە بەڕێوەبەرایەتیەکەتان کە تا ڕادەیەک بەشێک لە مافەکانیان هەتا لە ناو بەندیخانەکانیشە دابین کراویش بە خوێندن و مامۆستای تایبەتیان هەیە. بەڵام کێشەی هەرە گەوری ئەو مناڵانە کە لە لای ئێوەیە بە گشتی چییە؟ کێشی ئەو منداڵانە زیاتر بەڕاستی ئەوەی کە بە زیادۆژ لە دەرەوە چەند مافەکانیان هەیە لە لای ئەوەندە زیاتر مافەکانیان جێبەجێکرایە. ئەوەی کە زیاتر کێشەی خودی ستافەکەش نەبوونی هەندێک چالاکی تایبەت نەبوونی شوێنەکەیە. شوێنێکی گونجاو بۆ ئەو منداڵانە بتوانین ئەوەی کە لە تمۆحی هەم ئێمە و هەم ئەوانیش بتوانین بە شێوەیەکی دروست چالەکیەکان و بەرنامەکان پێش باشە چەند مناڵ ئێستا لە لای ئێوە هەیە؟ تۆمەتبارن یان تاوانبار؟ بەڵێ تاوانبار ئەمان بەڕاستی ناتوانم بڵم پێشم مناڵ تاوانبار چونکە منداڵ بەڵام ئێوە خۆتان چۆن ناوێ بن؟ باشتر ناوی لێبنن قوربانی ئەمانە باڵون نەوجەوانەکان بە هەم ڕاگیرا و سزادراوم هەیە عادەتیان 90 ڕاگیرا و سزادرا چکە هەردوو لای منن هەمویان کوردن؟ بەڵێ ڕۆژەی 90 و هەفتی شەشی کوردن. تەمەنیان لە نێوان چەند بۆ چەندە؟ هەمووی تەمەنیان خوارهژدەنە. خوارهژدە ساڵە. طبعا میکانیزمی ئەوەی کە کێشە چارەسەرکردن لە لای ئێوەیە و ئێمە دەزانین چارەسەرکردنی کێشەکان دەبێت بە شێوەیەک بێت لەلایەوە کە بن بڕبکرێت و چارەسەری کێشەکان تەنها لەلایە و کەسە نییە کە ئێستا وتمان قوربانیە دەبێت حتمما زنجیرەیەکی تر هەیە کە تووشی ئەو کێشەی کردووە ئێوە کە کاتێکە کێشەکە چارەسەر ئەکەن و میکانیزمێکی بۆ دانێن لە خودی ئەو قوربانیەوە دەست پێکەن یا لەگەڵ خانەوادەکانیان دەست پێکەن. ئەمە هەر لە سەرەتاوە لەگەڵ کەیسەکە لەگەڵ ئەو قوربانی دەست پێەکەین پاشان بزانین کێشەکەی چۆنە لە ڕێگەی چیەوە ئەسڵ ئەساسی لە کوێن دەرەوە کێشە دروست بووە پاشان من لە ڕێگەی تیمەکانی توێژەری کۆمەڵاتی هاوکارمانت سەردانی ماڵەوە کۆ دەکەم بزانن بۆ ئەم منداڵەوە بۆ تووشی ئەم هەڵانە بووە چۆن بتوانین کە دووبارە تووشی ئەم هەڵانە نەبنەوە لە ڕێگەی ئەمە پاشان پاش ئازادکردنی ئەو منداڵان کە لای مەش ئەمە تا 6 مانگ چاودێری ئەو منداڵە کە لە دەرۆژایە. منیش ئەوە هەر پرسیارم بوو کە چۆن دواتر چاودێریانەکەن لە چ ڕێگەیەکەوە سەردانیانەکە؟ ئەمە لە ڕێگەی توێژەری کۆمەڵایەتی و هەم لە ڕێگەی یونسێفیش بەرنامەیەکمان هەیە ئەمە نزیکەی 4 ساڵە هاوکارمانن 6 مانگان ئەمە هەموو زادرا و ڕاگیراوە کە لە دەرن ئەمە سەردانی کەسوکار و عائلەکە خودی خۆشی. کاکتایب هەم بارودۆخەکەی کۆڕۆنا ببەستینەوە بە ڕۆژی گیانی مناڵانەوە کە زین کاریگەری لەسەر هەموو چین و توێژەکان هەبووە. ئەو کاریگەری کە لە سەر مناڵان هەبووە بە تایبەت لە ینی هەر وەک خۆت ئەزمموی خۆت کە بینی وتە چۆن بووە و هەم لەگەڵ ئەو مناڵانەی کە لە لای ئێوەشن. چ کاریگەریەکیە بووە لە سەریان ئایا دایبڕانون لە خوێندن یاخود دووری خستونەتەوە لە ناو شوێنەکە؟ بەڵێ کاریگەریەکی حتمما کاریگەری بەسەر هەمومانەوە ئەوەی کە زیاتریش با بڵێن وەکو خودی ئەو منداڵانە لای مەش سەردانیکردنی کە سوکاریان ئەو یەک لە کێشەکانەکە ئەوانەی باری دەرونی وان کەمەک شەڵەزا و ناخۆش بی ئەوەیە کێشە هەرە سەرچێکە دوورکەوتنەوە لە خوێندنیش دوورکەوتنەوە لە چالاکیەکان کەمە بەردەوام من هەمجار لە لای خۆمان وایە ناو چاکسێکەکەمە هەموو منداڵەکان و بەیەک ڕۆژ نابزن لە لایمە هەموو ڕۆژەژان یەکی شەشە حکمی بەڕاستی پەتای کۆڕۆنا ئەو چالشەکان و بەرنامەکانی هەموو ڕاجێ ئەو چالشەکانمە هە لە ڕێگەی ڕێکخرا و لە ڕێگەی حکوومەتەوە ڕاستی ئێستا ئەوەیە چشە خۆتانتوان تاویزیان بۆ بکەنەوە بە ڕێگەی ڕاوێژ و ئەوانە ئەوەندەی لە با بڵێن ئەوەی کە زیاتر مەترسی بۆ مەترسی پارێزراویوان ئەمەش خودی خۆمان لە ڕێگەی با بڵێن بە شێوەیەک
تەعاملکردنە لەگەڵ لەوانەیە زۆر بەرکەوتەمان لەگەڵیان نەبیت چونکە ئەوان پارێزراون ئەوەی ئەمەینە لە دەرەوەی کەم پارێزراوەنینە. زۆر سپاس دەکەین بەڕێز تەیب عەبدولعەزیز کە بەڕێوەری چاودێری ژنان و منداڵان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەخێرهاتی بۆ ئستۆدیۆی ڕەشباشی کوردستان چارەوە سپاس کە میوانداریت قبوڵ کردین. زۆر سپاس بە بەڕێستان بفەرمە. سپاس. باڵێ. ڤایرۆسی کۆرۆنا و کاریگەری تەواوی لەسەر هەموو چین و تۆژەکان کردووە بەبێ جیاوازی. بەڵام کاریگەری ئەو پەتایە لە توێژێک بۆ توێژێکی دیکە جیاواز بووە. بەهۆی کۆرۆنا دەوامی سەدان قوتابخانە لە دەیان وڵاتانی جیهان وەستاوە. وەک ڕێکخراوی مافی منداڵان ئاماژەی پێ ئەکات داخستنی قوتابخانەکان کاریگەریکی زۆر خراپی لەسەر داهاتووی منداڵانە بێت. و هاوکات نەتەوە یەکگرتوەکانیش پێشبینی ئەوە دەکات کە ملیۆنان منداڵ بەهۆی کۆرۆنا بکەونە ژێر هێڵی هەژاریە. مارک دۆلار دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراوی مافی منداڵان لە جیهان لە بڵاوکراوەی ساڵانەی مافی منداڵان بۆ ساڵی 2020دا ئاماژە بۆ دەکات بە شێوەیەکی گشتی بەهۆی کۆرۆنا زیانێکی گەورە بەر منداڵان کەوتووە چونکە وڵاتان ناتوانن وەک پێویست بودجە بۆ باشکردنی دۆخی منداڵان و دەسەبەرکردنی مافەکانیان دابین بکەن. بە تایبەت لە بوارەکانی تەندروستی و خوێندندا لەگەڵ لێکەوتە ئابوووریەکانی کۆرۆنا هیچ پێشبینی ناکرێت بەم زوانە دۆخەکە تەواو ئاسایی بێتەوە و چارەسەر بێت. بە شێوەیە کۆرۆنا هەنگاوەکانی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی منداڵانی گەڕاندەوە چوار گۆشەی یەکەم. بۆیە پێویست و گرنگە هەرچۆنێک بێت ململانێ لەگەڵ ئەم دۆخەدا بکەین و بەتوندی ڕوبەڕووی ببینەوە بۆ ئەوەی منداڵان لە ژێر سیستمێکی تۆکمەی ئابووری تەندروستی لە کارەساتەکان بپارێزرێن و مافەکانیان دەستەبەر ببن. ئاماژە بەوەش دەکات پشتگوێ خستنی مافەکانی منداڵان لەم دۆخەدا کە بەهۆی کۆرۆنا هاتوتە ئاراوە کاریگەری خراپی لەسەرنەوەی ئێستا و داهاتوو هەبێت. سەرۆکی ڕێکخراوی مافی مرۆڤ لە جیهان جەختیش دەکاتەوە لە چوارچەوەی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە 188 وڵات قوتابخانەکان داخراون. ئەوەش کاریگەری لەسەر ملیۆنێک و 500,000 منداڵ و هەرزەکار هەیە. پێشبینیش دەکرێت لە داهاتوودا کوڕان و کچان زیاتر بخاتە ژێر مەترسیەوە. لەلایەکی دیکەوە ئەو فشارە زۆرەی لەسەر کەرتی تەندروستی جیهان هەیە وای کردووە لە چەندین وڵات هەڵمەتەکانی کوتان دژی نەخۆشیەکانی منداڵان بوەستێن. لەوانە هەڵمەتی کوتانی دژی ئیفلیجی منداڵ، نەخۆشیەکانی مێکتۆ و پۆلیۆ و دەیان نەخۆشی دیکەی منداڵان، هەروەها توندوتیژی خێزانی لە کاتی کەرانتین و کارکردن و هاوسەرگیری لە تەمەنی منداڵی بەشێکی دیکە لەو کاریگەریە خراپانەی بەهۆی کۆرۆنا لەسەر منداڵ جێدەمێنێت. ڕاگررتنی هەڵمەتی کوتان دژی نەخۆشی میسل مێکتە لە 23 وڵاتی جیهان کاریگەری لەسەر 78 ملیۆن منداڵی تەمەن یەک ڕۆژ تا 9 ساڵی کردووە. لەلایەن خۆشیەوەنەتەوە یەکگرتووەکان پێشبینی کردووە زیاتر لە 40 ملیۆن منداڵ بەهۆی کارەساتەکانی کۆرۆنا بکەونە ژێر هێڵی هەژاریەوە. بەڵێ ئەمە بەهۆی کاریگەریەکانی کۆرۆناوە جا بگرە ئەو وڵاتانی کە جەنگی تیادایە چەندێک دەبێت مناڵان تێدا قوربانی بن بۆ نمونە وەکو سووریا یان وڵاتانی هەر لە عێراقیش بە هەمان شێوە منداڵان زۆرترین قوربانین لە جەنگەکانە کە بەڕاستی قوربانین و بەبێ کە هیچ تاوانێکیان هەبێت نەزانن لە چ دۆخەکان و ئەمە ئێستاش کۆرۆناشی هاتە سەر بۆیە هیوادارین کە منداڵانی ئەم جیلە منداڵانێکی بەهێز دەرچن چونکە بەڕاستی لە دۆخێکی زۆر ناهەموارە. بەڵێ هەر سەبارەت بۆ دۆخی کە تۆ باسی کرد ئەوە وای کردووە کە ئامارەکان بەم شێوەیە بێ زۆڤان کە هەندێک ئامارمان ئامادە کردووە تایبەت بە دۆخی مناڵان لە جیهاندا کە باس لەوە کە 262 ملیۆن منداڵ لە خوێندن دابڕاون بەهۆی کۆرۆناوە بێگومان و 650 ملیۆن کچ بەر لە 18 ساڵی بە شوو دراوە چوونەتە نێو پرۆسی هاوسەرگیریەوە کە ئەمە لە هەموو بارودۆخەکانە بەردەوامە ینی یەک کات نییە و پەیوەندی بە کۆرۆناوە نییە. بەڵێ و 385 ملیۆن منداڵیش برسید کە ساڵانە 3 ملیۆن منداڵ بەهۆی هەژاریەوە گیان لەدەست دەدەن و ڕۆژانە 22,000 منداڵ بەهۆی برسێتیەوە گیان لەدەست دەدەن. بەداخەوە ئێمە زۆر جار بێ بیرکردنەوە لەوەی کە ئەوە تا 3 ملیۆن منداڵ لە برسا گیان لەدەسێن بە بێ بیرکردنەوە لە بارودۆخی ئەوان چی خواردن هەبێت فڕێئین یاخود زیادەڕەوی ئەکرێ لە خواردنە
زۆرجار لە چێشخانەکان حتا لە ماڵیشەوە بینین کە زۆرێک لەو چێشتەی هەمانە بەبێەوەی کە بیری لێ بکەینەوە کەسانێکان لە برسە ئەمرن زیادەڕەوی تیاکەین و یاخود ئێڕژینیان بە فیڕۆچێت کە ئاگامان لەوە نیە چەنەها مناڵ تامەزرۆیە بۆ لە تێنان بەداخەڵە. و هیوادارین کە ڕۆژی جیهانی منداڵان کە هەر باسمان کرد ڕۆژێکی تایبەت نەکراوە لە هەموو جیهانە هەر ڕۆژە بێ هەر وڵاتە و بەپێی ئەو ڕۆژێک هەیە کە دیاری کردووە بۆ منداڵان هیوادارین هەر وڵاتێک و بەهانەی منداڵەکانی خۆیەوە بچێت و هیچ منداڵێک نە لە برسا بمرێت و هیچ منداڵێک نەچێتە ژێر کاریگەری ئەوەی کە خوێندن لە خوێندرادا ببڕێت و تەندروستێکی ناتەواوی هەبێت هیوادارین چونکە ئەمانە هەر ئەو مرۆڤانن کە دواتر ئەم گۆی زەویە بەڕێوە دەبن و ئەبن بە خەلیفەی سەر ئەم گۆی زەویە وەکو کەسانی پێشووتر بەڵام لە دۆخێکی زۆر ناهەموارە هەرچەند زۆر بەداخەوە کە ئەمە دووبارە ئەکەینەوە بەڵام بەگشتی جیهان ئاڵۆزیێکی زۆری بەسەر هاتووە و دەچینە باسی کەش و هەوایی شارەکانی کوردستان با پێکەوە بچین بزانین و ببینین کە کەش و هەوایی شارەکانی کوردستان بە چ شێوەیەک. تەشەنە سندنی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغی هاتوچۆ لە ئوسترالیا زیانی بەرچاوی لە پیشەسازی گوڵی ئەو وڵاتە داوە کە بە جۆرێک زۆربەی بەرهەمی گوڵ و ڕووەکی ناوخۆیان لە ناوچۆ و بۆ دابینکردنی لە 150 پێداویستی ناوخۆیان گوڵ و ڕووەک لە وڵاتانی دیکەی جیهانەوە هاوردە دەکەن. بازاڕی گوڵی ئوسترالیا یەکێکە لە قەرەباڵغترین بازاڕەکانی ئەو وڵاتەوە خواستێکی زۆری لەسرە. هاوڵاتیانی ئوسترالی ساڵانە وەکو نەریتێکی کۆن لە چەندین بۆنەی جیاوازدا گوڵەکان دەکەنە دیاری بۆ یەکتر. بەڵام ئەمساڵ بەهۆی کۆرۆناوە ئەو قەرەباڵغی پێشوو لە بازاڕی گوڵی ئوسترالیا بەدی ناکرێت و چۆڵ بووە. هەر بۆیەش گوڵفرۆشان زیانێکی زۆریان بەرکەوتووە و ناچار بوون بەشێکی زۆر لە گوڵەکانیان فڕێ بدەن.
پیشەسازی گوڵ لە ئوسترالیا بە یەکجاری ناوچووە بەرهەمی ناوخۆیمان کەمی کردووە لە سەدا 50 بەرهەمی گوڵ و ڕۆژی ئوسترالیا ئێستا لە وڵاتانی دیکەی جیهانەوە هاوردە دەکەین. بە کاریگەری تەشەنە سندنی ڤایرۆسی کۆرۆنا لە ئوسترالیا زۆربەی بەرهەمی گوڵ و ڕووەکی ناوخۆی ئەو وڵاتە لە ناوچوە و بەمەش فرۆشیارانی بازاڕی گوڵ ناچار بوون بۆ پڕکردنەوەی خواستی ناوخۆی گوڵ و ڕووەک لە وڵاتانی دیکەی جیهانەوەکو کینیا و کۆلۆمبیا هاوردە بکەن. ماوەی مانگێک بەسەر ئەم بارودۆخە تێپەڕیوە و بازارمان بەم شێوەیە خراپ بووە. ئەی ئەگەر بۆ ماوەیەکی درێژخایەن ئەم بارودۆخە بەردەوام بێت چی بکەین؟ من دڵنیام کە بە تەواوەتی مایەپوش دەبین. تا ڕادەیەک بارودۆخی ژیان لە ئوسترالیا ئاسایی بووەتەوە. بەمەش خواستی هاوڵاتیانی ئوسترالی بە شێوەی ئۆنلاین بۆ کڕینی گوڵ زیادی کردووە ڕۆژانە گوڵ دەکڕن. بۆ جیاوازیەی کە ئەو گوڵانی کە دەیکڕن زۆربیان بەرهەمی ئوسترالیا نین و هی وڵاتانی دیکەن. خاوەن نەمامگەکانی ئوسترالیا چاویان لەوەیە حکوومەت هاوکاریان کات تاوەکو دووبارە خۆیان کۆنتڕۆڵی بازاڕەکەیان بەدەست بگرنەوە. دەنا فەرێقی کوردستان 24. بەڵێ مێشولە و زانایان باس لە مێشولە ئاکەن. زانایان مێشولەیەکیان خستە ژێر میکرۆسکۆبێکی ئەلکترۆنی کە 400,000 جار گەورەی کردەوە و چەندین زانیاریان خستە ڕوو لەو بارەوە. بە پێی زانیاریەکان 100 چاوی هەیە کە کێشی 1000 گرامە چەند وردە سۆڵان بچووکە یەک لەسەر 1000 گرامە ئیتر ئەبێت چەندێک ئەو مێشولە بچکۆلەیە چەنێ بە گەورە لەگەڵ ئەو کێشە بچووکە ئەو هەموو چاوی هەیە. بەڵێ لەگەڵەوەشە لە دەمی 48 ددانی تێدا هەیە و 3 دڵی هەیە، دڵێکی سەرەکی و 2 دڵی لاوەکی. ئیش بۆ باڵەکانی دەکات و ئامێرێکی ئاشکراکردنی گەرمیشی هەیە و تاقیگەیەکی هەیە کە هەر لە دوورەوە خوێنی مرۆڤشی دەکاتەوە و ئەو خوێنە دیاری دەکات و دەستیشانیگات کە ئارەزوویەکات بیبژێت. زۆر جار پێم وابێ زۆر ئارەزووی خوێنی ئۆزایی دیهێوانەی کە ینی خوێنەکان لە جۆری ئۆزاییدا بۆیە زۆر جا دوو کەسکە لە شوێنەکانێکیان زۆر پێوەیە ئەوی تر هیچ پێوەی نەیەوەجا پێڵەن خوێنی شیرینە بۆیە کە پێش مژینی خوێنەکە ئامێرێکی سڕکردنیشی هەیە سۆڤان ئەو شوێنە سڕەکات کە خوێنەکەی ئەمژێت و ئەویش بۆ سەلامەتی خۆیەتی نەک لەبەر مرۆڤەکەیە بۆیە زۆر جار کە ئەڕوا هێشتا ینی سڕکردنەکە مرۆڤەکەی بەرنەیەوە مێشولەکە فڕیوە دوای تۆزێک ینی بیرمانەکە تۆ کێشین بەو شوێنەیە ئەو کاتە بەنجەکە بەریاوین مێشولە پێوەیە. اینجا شتێکی دیکەشی هەیە هاژە ئەویش ئامێرێکا کە خوێنی مرۆڤەکە شل ئەکاتەوە چونکە خوێنی مرۆڤ خەستە بۆ ئەم ناتوانێت زۆر بە دڵی خۆی لەزەتی لێوەرگێ هەر بە گوێرەی ئەو زانیاریانە لەسەر مێشولە کە دۆزراونەتەوە مێشولە مێیەکەی خوێنی مرۆڤ دەمژێت نەک نێرینەکە و پێویستی بە خوێنی مرۆڤە بۆ ئەوەی خواردنی لێوەربگرێت بۆ گەراکانی ناوسکی و مێشولە لەبەر برسێتی لە ژیاندا ئەمێنێتەوە کە تێر بوو دەمرێت ڕێک بە پێچەوانەی هەموو بوونەوەرەکانی دیکە. پێم وابێت تاقیکەیەکی گەورە هەیە لەناو ئەو بوونەوەرە بچووکەیە ئەگەر وابێت. ئەجا 3 دڵی هەیە ئەوەی کە ئەوەم زۆر بەلاسەرنجڕاکێش بوو کە 3 دڵی هەیە یەک دڵی بشکێت و دڵەکەی تری هەرێنێتەوە چەنەوە بۆ باڵەکانێتی. بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش کە دووبارەیەکەینەوە پیرۆزبایی لە هەموو مناڵانی کوردستانەکەین بۆ هیواین ئینشاءالله کە ساڵێکی باشتر بێ بۆیان هەموو ئەو دۆخە خراپەی بەسەریان هاتووە لە بیریان بچێتەوە بتوانین ئەم ڕۆژ هەر لە جێگی خۆمانەوە کاتێکی خۆش بۆ مناڵەکانمان دیاری بکەین یاخۆت کاتیان بینێ و کاتێکی باشیان پێبەخشین. بەڵێ وا هیوادارین کە هەر دایک و باوکێک لە ماڵەوە یا هەر سەرپەرشتێک کە منداڵیان هەیە هەموو ڕۆژەکانیان ڕۆژی جیهانی منداڵ بێت و گرنگیەکی تایبەت بە تەندروستی دەرونی منداڵەکانیان بدەن بۆی کە تاکێکی تەندروست و ئەو کەسانی تاکێک بن کە بیرێکی دروستیان هەیە ڕەوانەی ناو کۆمەلگایەکی بکەن بۆکە کۆمەلگایەکی باش و جوان و تەندروستمان هەبێت. زۆر سپاسانەکەین کە تا ئەم ساتە وەختە لەگەڵمان بوون و ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمە بانیتان دەست پێ کرد. تا سبەینێ بەخواتان ئەسپەری خواتانە.